الله الرحمن الرحيم. بێگومان من بۆ خۆم هەر لە سەردەمی لاوێتیوە توانین بڵێ لە سەردەمێکە قوتابی بووم لە ناوەندی و دوا ناوەندیەوە ئاشنا بووم بە خوێندنەوە بە شێوەیەکی گشتی لەگەڵ خوێندنەوە زۆر ئاشنام تا ئێسش هەر لەگەڵ خوێندنەوە زۆر بەشێکی سەرەکی کاتەکانی شەو ڕۆژم هەر بە خوێندنەوە بەسەر بم تەمان کە خوێندنەوەش بوو دوای عادەتەن لە قۆناغێکیشان وسینیشی لێبەر هەم دێ تەبیعەتی وەهایە بۆ چ کتێبێک کە زۆر کاریگەری هەبێ لەسەرت یا پێی کاریگەر بووبی بێگومان ینی خوێندنەوەم زۆر بۆ من بۆ خۆم بە تایبەتی ینی سەرچاوە ئیسلامیەکان چ ئەوانەی سەردەمی ئێستا چ ئەوانەی سەردەمی ڕابردوو ولا با بڵین بوارە جیاجەکانیشە تێگڕا هەرکان بۆ خۆی ینی بە شێوە لە شێوەکان کاریگەری هەبووە لەسەرەوەی کە ئێسان چۆن ینی لە ئیسلام تێبگات چۆن لە ژیان تێبگات چۆن ینی عەقڵێت ئەو عەقڵێتە بۆ دروستە بێ لە کۆی هەمووی لە خۆڵاسەیەکی هەمووی دروست ئەبێ بەڵام بێگومان هەندێک سەرچاوە تا هەندێک سەرچاوە فەرقی هەیە هەندێک کتێب تا هەندێک کتێبی تر ینی جیاوازی هەیە ینی زۆر لە زۆر بوار لە زۆر مەجالە من خوێندنەوەم هەبوو لە سوودیشم لێوەرگرتون و پێشی کاریگەر بووم بەڵام بەگە بمانەوێت جایکەینەوە ینی بە گوێرەی پلەبەندی بۆ بکەی یا کامیان زیاتر کاریگەری بووە لەسرم یا کامیان زیاتر وەختی زۆرترم پێدابێ ئەتوانم بڵێم ینی فی ظلال القورئانی نووسینی شەهید سەید قوتب لە هەموو ئەو کتێبانەی ترکە لە ژیانمان خوێندومەتەوە کاتی زۆرترم پێداوە و کاریگەریشی زۆرتر بووە لەسرم لەوانەیە تا ڕادەیەک و وەختی زۆریشم پێداوە تەبیعەتی نووسین خۆی کتێبێکی کتێب نییە بەتەنیا ینی بۆ خۆی یەک مەوسوعەیە کە 6 مجلد یا 8 مجلد بە هەندێک چاپە لەسەر لەبارەی هەرسی جوزئەکەی قورئان هەموو قورئانەوەیە لەبەرەوە کتێبێکی گەورەیە یا سەرچاوەی گەورەیە توانم بڵێ ینی مەوسوعەیەکە بۆ خۆی بێگومان وەختی زۆریەوە کاتی زۆرەوە لە زۆر ینی لە زۆر لە بابەتەکانیە بابەتی زۆر گرنگی هەیە و تێڕوانی زۆر بەهێزی هەیە و بە شێوازی جاجا کاریگەریان هەبووە لەسەر بیرکردنەوە لەسەر چۆنەتی تێگەیشتن لە ئیسلام لە قورئان لە ژیان بە شێوەیەکی گشتی یعنی ئەمە کتێبە کتێبی فی ظلال القورئان مەشهورە خۆی کە 6 مجلدیان هەیە و 8 مجلدیشانە ینی هەندێک چاپ لە 8 بەرگا بوو هەندێک چاپ لە 6 بەرگا بوو من 8 بەرگەکەیشم بۆ کاتی خۆی بەس دیسە ئەمەی کە لە لامە 6 بەرگەکانە ئەوەی 6 بەرگە ئەوە کە فی ظلال القورئان و معلومە کە لەبارەی قورئانەوە نووسراوە و کاریگەری بە چی وەڵا توانم بڵێم هەر لە لاپەڕەکانی یەکەمەوە جێگەی کاریگەری بووە بەلای منەوە ینی بۆ نمونە لە پێشەکێکەیە کە دەستی پێکردەوە پێشەکی نووسیوە ئەڵێ الحياة في ظلال القرآن نعمة لا يعرفها إلا من ذاقها نعمة ترفع العمر وتباركه وتزكيه والحمد لله لقد من علي بالحياة في ظلال القرآن فترة من الزمان ذقت فيها من نعمته ما لم أذق قط في حياتي ذقت فيها هذه النعمة التي ترفع العمر وتباركه وتزكيه يعني أتوانهم بلهم هل رستي كميوة من بۆ خۆم ژێر کاریگەری بووم بە شێوەیەکی وەها ینی کەوتمە ژێر کاریگەری بابەتەکانی فی ظلال القورئان هەر لە بۆ خۆم یەک فەهرەستم بۆ داناوە ینی هەر لە فەهرەستێکم بۆ هەموو 6 بەرگەکە داناوە و فەهرەسەکە بۆ خۆم دامنەوە لەسەر لاپەڕەکان لە شوێنی خۆیان فەهرەسەکەم نووسیوە یان یەک فەهرەستی تەواوم بۆ بابەتەکانی فی ظلال القورئان و بابەتانی کە گرنگە تەصنیفیشم کردووە مەسەن ئەمە ئەو بابەتانەی کە لەبارەی عەقیدەوە ئەو بابەتانەی کە لەبارەی بوونەوەرەوە ئەو بابەتانەی کە لەبارەی پەروەردەوە ئەوانەی لەبارەی
ئەتر ئەوە مواازی جام کردوێتەوە و هەمووی عناوینم بۆ داناوە عناوینەکانیش هەر بە ئیستیلهام لە خۆی ینی بە ئیلهام وەرگرتن لە خۆی لە خۆی و لە ناو شەشبەرگەکە لە شوێنی خۆیان عنوانەکەم نووسیوە. ئەوە مەسەلەیەکێکە لەو شتانە مەسەرەن بۆ نمونە ینی پێشەکیەکەی کاتی خۆی پێشەکەکەیم کردووە بە کوردی پێشەکەکەی هەر خۆی ناوی ناوە ژیان الحیات فی ظلال القورآن من هەر بە ناوەکەی خۆی ژیان لە سایەی قورئاندا ئەمە کاتی خۆی لە نەوەدەکان لە سەرەتای نەوەدەکانە بە چاپکراوە ئێستا هەر ئەوم لە لاماوە هەر ئەو نسخەیەم لە لاماوە. مەسەرەن زنجیرە بابەتێکی ترم لە دەرهێنا بە ناوی بوونەوەر لە سایەی قورئاندا ئەو وەکو کتێب تەبع نەکراوە بەڵام کاتی خۆی لە نەوەدەکان کە گۆڤاری پایامی ڕاستیمان دەکرد خۆمان ینی بە حەلەقات بە چەند ئەڵقەیەک لەو لە ساڵی نەوەدەکانە ئەو بابەتە دابەزیوە گەردون لە سایەی قورئانە. ئیتر شتی تری زۆر ینی لەو بابەتە ینی ناو بە ناوشتی زۆر و قشتی زۆر هەیە لە فی ظلال القورئان ینی کنوزی زۆری تایە توانی بڵێ یەک گەنجینەیەکە لە فکر لە ئەدەبیات لە تێگەیشتنی قوڵ لە ژیان لە قورئان لە ئیسلام بە شێوێکی گشتی ینی ئەتوانی بڵێ بەڕای من لە مێژووی چواردە قەرنی ئیسلامە لەبارەی قورئانەوە ینی کتێب نییە تەفسیر نییە کە نووسرا بێ لە ئاستی فی ظلال القورئان بێ لە هەمووی گرنگترەوەیە کە ینی نووسەر خۆی بە ڕەحمەت بێ ئەڵێ من داواکەم لەوە کەسانەی کە فی ظلال ئەگەن بەدەستی ئەی خوێندنەوە زۆر خەریکێ بن مەبەستیان فی ظلال نەبێ فی ظلال وەکو وەسیلەیەک سیر بکەن بۆ ئەوەی بیان گەێنێ بە قورئان کە خۆیان ینی فی ظلال ئەوەندەی ئیستیفادەی لێ بکەن بۆ ئەوەی بیان گەێنێ بە قورئان کە گەیشت چونکە دوای ئەو کاتە ڕاستەوخۆ بڕۆنە سەر قورئان لە قورئان خۆی هەموو ئەم باسانەی کە ئەوەی من ئەیکەم یا خەڵکی تر ئەیکا یا لە ڕۆژگاری داهاتوە پێویستە بێ هەمووی لە قورئان بۆ خۆی ینی ئەیدا بۆ کەسانی کە تێگەیشتنێکی باشیان هەبێ لەو بارەیەوە. ئەوە مەسەرەن یەکێک لەو خاڵە گرنگانەیە کە ینی بەسەرەن لە بیرمە پێی متەئەسیر بووم. خاڵێکی تر کە ینی لە ژیانە قسەیەکی هەیە ڕەنگە لە ناو لاپەڕەکانی فی ظلال نەبێت لە نووسینەکانی تریا بێ بەڵام هەر خۆی تەواوکەری ئەمەیە قسەیەکی کردووە زۆر گرنگە ئاڵێ ئەو قسانی ئێمە ئەیکەین ینی مەبەستی کەسانی وەک ئەوانەی کە مامۆستای گەورەن پێشەوان زانان مەسەرەن پێشەنگ و قودوەن ئەڵێ ئەو قسانەی کە ئەیکەین هەر وەک بووکەڵە لە مۆم ئەمێنێتەوە کاتێک کە گیانمان بەخت کرد لە پێناویە ینی مردین لەو ڕێگایە بۆ پێناویە ئەو کاتە ئەو گیانە نقڵەبێ بۆ ناو بۆ وشەکان بۆ ناو کەلیمەکان ئەوان ئەژین ئەو کاتە بە زیندویی ئەمێننەوە هەتا نەسە عەرەبیەکەی زۆر جوانەڵێ إن كلماتنا ستظل عرائس من الشمع حتى إذا متنا في سبيلها دبت فيها الروح وكتبت لها الحياة. ئەڵێ ینی ئەو قسانەی کە ئەیکەین کاتێ بە زیندوی ئەمێننەوە کە خاوەنەکەی خاوەنی قسەکە یعنی هەر ئەوە نا قسەکەی کردووەوانە بەڵکو ئامادەی ئەوەی تابێت کە لەو پێناوەشە سەر بنێتەوە ینی بۆ پێناوە گیان بەختکە لەو پێناوە قوربانی بدا لەو پێناوە هەرچی پێویستکە ئەگەر بە گیانی خۆشی تاوان بێگومان ئەوانە هەمووی واتوانی بڵێ ناو بەناو لە هەموو لاپەڕەکانی فی ظلال القورئان لە هەموو بەشەکانە لە هەموو بەرگەکانە کنوزی زۆری تایە گەنجینەی زۆری تایە ینی زۆری تایە و ئەتوانڕێ سوودی زۆری لێوە بگیرێ من بەڕای من هێشتا وەک پێویست فی ظلال القورئان نەناسراوە وەک پێویست سوودی لێ وەرنەگیرا بۆ شێوی کە شایستەیەتی و کە ئەهمێتی خۆی ئەهمێتێکی زۆر تایبەتی هەیە خۆی جارە بوونی کتێب و بوونی کتێبخانە لە ماڵە توانی بڵێ لە زۆشتی تر چەندێک چێشخانە گرنگە و ئەهمێتی هەیە بۆ ئەوەی کە بەردەوام ڕۆژانە خۆراک بۆ جەستە کە زەروریە بۆ ماڵ و مناڵ و بۆ ئەوانی ناوخێزان لە هەمان کاتە بوونی کتێبخانەش لە ڕووی فکرەوە لە ڕووی ئەدەبەوە لە ڕووی تێگەیشتن لە هەموو مەسەلەکانی ژیان ئەویش گرنگە بۆ ماڵ و مناڵ بۆ خێزان بۆ گەورە و بچووک بە شێوازی جاجا سوودی لێوەربگرن ینی لەو بارەیەوە وابزانم ئەوە گرنگە
في ظلال القرآن تەنها باز لە قورآن نییە، باسی سنەی زۆری تایە، سیرەتی زۆری تایە، سیری سەحابەی زۆری تایە، ینی یەک مەوسوعەیە وەکوتم هەمووی ئەتوانی بڵێ تایەتی زۆر شتی زۆری تایە، توانی خۆی بۆ خۆی یەک کتێبخانەیەکە، ینی خۆی ینی چۆن خوا وەصفی قورآنەکە ئەڵێ فیها کتوب قەیمە، ینی یەک کتێبە بەڵام فیها کتوب قەیمە. في ظلال القرآن هەر بەو ینی هەر لەسەر ئەو ینی با بڵێن قیاسە ئەتوانی بڵێ ڕاستە، ینی یەک عنوانی هەیە و یەک کەس ئامادەی کردووە جهدێکی زۆری لە پێناوە سەرف کردووە، بەڵام خۆی بۆ خۆی ئەتوانی بڵێ ینی مەوسوعەیە کە بابەتی هەموو بابەتە زۆر، تەفسیری قورآنی تایە، سنەی تایە، سیرەی تایە، مێژووی تایە، فقهی حرەکەتکردن بە دین بە ئیسلام تایە، چۆنێتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هەموو ناحەزان، لەگەڵ شەیتان، لەگەڵ نەفس، ئەوانەی لە هەموو لەگەڵ لە ڕووی پەروەردەییەوە لە هەموو ڕوویەکەوە، ینی ئەتوانی بڵێ لە ڕواڵەت تا کتێبێکە، بەڵام لە ڕاستیە ینی یەک خۆی بۆ خۆی یەک کتێبخانەیە، خۆی بۆ هەموو لە هەموو سەردەمێکە ئەو شتە تازانی کە دێتە کایەوە نەتوانی بڵین خۆتی لەلا دێ حسابی بۆ نەکەی، چ دەستگاکانی ڕاگەیاندن چ ئیسا کە سۆشیال میدیا و ئینتەرنێت هەیە، ئەوش بۆ خۆی سەرچاوەیەکی گرنگە بۆ زانیاری، بۆ ئاگات بوون لە هەموو شتێک، بەڵام هەموو شتێک بۆ خۆی دەوری خۆیە بینێ، بەڵام جێگەی کتێب ناگرێتەوە. وەرەوەکو چۆن لە بواری تەکنۆلۆژیای تریشە، ئێستا خۆ هەموو تەکنۆلۆژیا پێشکەوتە هەیە، پێشکەوتوە هەیە، بەڵام هەندێ هین هەیە، هەندێ ئالات و ئەدەواتی قەدیم هەیە تا ئێستا هەرێ بە بەکاری بێن، یان ناتوانانی استیغنای لێ بکەیت، ناتوانین دی دەست بەردار بی. تەبیعەتی ژیان وە هەیە، هەندێ شتی تازە دێتە کایەوە، ئەوش بۆ خۆی ناتوانانی حسابی بۆ نەکەی، ناتوانانی ینی مامەڵی لەگەڵا نەکەیت و سوودی لێوەرنەگری، بەڵام لە هەمان کاتە جێگەی شتە ئەوانی تر پێش و پڕ ناکاتەوە. ئێستا هەموو ئینتەرنێت و هەموو سۆشیال میدیا و ئەو سەرچاوە زۆرانەی کە تەکنۆلۆژیای گەیاندن ئەمڕۆ بەرهەمیان هێناوە و زۆریش خەڵک هەمووی سەرگەرمێتی، بەڵام بۆ دروستبوونی فکر، بۆ دروستبوونی ینی تێگەیشتنی قوڵ و تێڕوانینی باش، فکرێکی باش، ینی پێویست و بە کتێبەیە، لەبەرەوە جێگەی کتێب ناگرێتەوە، ینی ئەویش ناتوانانی دەست بەرداری ئەوبی، بەڵام لە هەمان کاتشا ناکرێ نابێتە بەدیلی کتێب هەر بۆ خۆی ضرورەتێکی خۆی هەیە و بەردەوام ئەگەر ئینسان بێ باشتر لە مەسەلەکان تێبگە، هەر بوارە لە بوارەکانی زانست، ئەدەب، مێژوو پێویستی بە کتێب هەیە، پێویستی بەوە هەیە لەگەڵ کتێب ئاشنا بێ و لە کتێبە ئەبچێتە قوڵایی مەوزوعەکانەوە.